ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناوڕۆتۆفیق مناڵکەم شوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر کێوماڵکردنی پێشمەرگە بۆ تیرۆریستانی داعش. ئەمڕۆ ئۆپراسیۆنێکی بەرفراوان لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە لە سنووری محوەری گەرمەسێر دەستی پێکرد بۆ ئەوەی کە ئەو ناوچانەوە ئەو مۆڵگانەوە ئەو حەشارگانە کێوماڵ بکەن کە تیرۆریستانی داعش کردویانەتە پەناگە بۆ خۆیان و لێەوە خۆیان ڕێخستۆتەوە و هێرشەکانیان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان لە ناوچەکانی جێناکۆک واروەها بۆشایی ئەمنی لەگەڵ سوپای عێراق ئەنجامەدەن کە بینیمان لە ماوەکانی ڕابردوو لە ئەنجامی ئەو هێرشە تیرۆریسیانەیان کرد چەندین پێشمەرگە و هاوڵاتی ئاسایی بوونە شەهید لەو ناوچانە و دوجار پەلاماری سوپای عێراقیشیاندا لە هەندێک میحوەر و ناوچە. ئامانجی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەم کێوماڵە بەگشتی چییە؟ هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ سوپای عێراق چۆن نەتوانێت هەمانگی بکات بۆ مەبەستە؟ هێزەکانی هاوپەیمانان تا چەند هاوکارن بۆەوەی کە ئەم جۆرە ئۆپراسیۆن و کێوماڵانە سەرکەوتوو بێت. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم. کاک حەسەن بارە چاودێری سیاسی کە لە سودۆی لەگەڵمە. کاک حەسەن بەخێر سوپاس دەکەم. هەروەها کاک ڕەشاد گەڵاڵی جێگری لێپرساوی مەڵبەندی سێی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە جەنابیشان لە سودۆی لەگەڵمە. بەخێربی کاک ڕەشاد سوپاس دەکەم. کاک حەسەن ئەگەر لە بەڕێستەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ هێزی پێشمەرگەی کوردستان دوای ئەو هێرشانەی گروپی تیرۆریستی داعش کە ئەنجامیەدا بۆ سەر سەنگەرەکانی هێزی پێشمەرگە کێوماڵێکی دەست پێکرد بە تایبەتی لە گەرمەسێر. پێدوایانی ئەم جۆرە کێوماڵانەوە ئەم ئۆپراسیۆنانی هێزی پێشمەرگەی کوردستان کە لە ئێسادا بە ئەنجام یەگەێنێ ئەتوانین بڵین سەرکەوتوو دەبێت لە ناوبردنی شانە نووسۆکان یاخود ئەو مۆڵگانەی تیرۆریستانی داعش کە کردویانەتە پەناگە بۆ خۆیان. زۆر سوپاس کاکاوڕێ، سڵاو بۆ بینەرانی کەناڵەکەتان و سڵاو بۆ کاک ڕەشادیش. لە ڕاستیە من دەمەوێت سەرەتا درود و ڕێز و وەفا بۆ ڕۆحی شەیدەکانی ئەم دوایی دەستی تیرۆریستان و بە هیوای زوو چاکبوونەوەی بریندارەکان. لە ڕاستیە ئەو ئۆپراسیۆنانی کە ئەمڕۆ لە میحوەرەکانی 1 و 2 لە سنووری خۆرئاوای خورمات و لە سنووری ناحیەی زنانە و لە گوندەکانی دەوروبەری قەرتەپە و ئەوانە ئەنجام درراوە جێگای دەستخۆشیە کە هێزی پێشمەرگەی کوردستان و بە تایبەتی فریاکەوتن و دژە تیرۆر و ئاسایش و پۆلیس یعنی هەموو جۆرە هێزەکان بە سەرپەرشتی سەرکردە دیارەکانی سەرکردە سەربازیەکان کە ئۆپراسیۆنیشان کرد بەڕاستی جێگای دەستخۆشیە و ئەو ئۆپراسیۆنە کۆمەڵی ئامانجی پێکاوە کە یەک لەو ئامانجانە ئەوەیە کە بە تیرۆریستان دەڵێ کە ئێمە توانای ئەوەمان هەیە کە ئێوە تێک بشکێنین و مۆڵگاکانی ئێوە بکەوێتە ژێر دەستی ئێمە و ورە و حەماسەتێک دەداتە هێزی پێشمەرگەی کوردستان پشتیوانیکشە بۆ خەڵکی پشتیوانیەکشە بۆ خەڵکی ناوچەکە بە تایبەتی لادێنشینەکان کە بەم دوایانە هەڕەشە و مەترسی جددی کەوت بووە سەریان. بەڵام کاکاوڕێ لەگەڵ هەموو ئەوانشدا دەبێ تێبینیەکانیش بخینە ڕوو لەسەر جۆری ئۆپراسیۆنەکان. دیارە لانی کەم تێبینیەکان زۆرن، بەڵام من یەک دوان لەو تێبینیانە باسەکەم. یەکێک لەوانە ئەوەیە تۆ کاتێک دەتەوێت ئۆپراسیۆنێ بکەی ناچی شارێک ڕزگارکەی، ناچیتە بۆ هێزێک ئەم هێزە بارەگا و شوێنی مشق و مۆڵگای گەورە و دیاری هەبێ، چونکە داعش بە پارتیزانی شاراون کەواتە تۆ ناکرێت پێشوەختە ڕۆژێک پێشەوسا ڕای بگەێنی کە تۆ ئۆپراسیۆنەکەی. بەڵگەش ئەمڕۆ ئەم قسەی سەلمان کە کاتێک هێزی پێشمەرگە و هەموو هێزەکان خۆشبەختانە چوونە هەموو ئەو ناوچانەی کە داعشی لێبوو و سەربەرزانە لەوێ مانەوە یەک داعش نەبینراوە و تەرمی یەک داعشی نەکەوتووە. ئەمە بەڵگەیە بۆ ئەوەی نابێت ئەو ئۆپراسیۆنانە ڕابگەێنێ ئەعلانی بکرێ پێشوەخت و دەبێت بەنهێنی ئەو ئۆپراسیۆنانە دەست پێ بکەن. ئەمە یەک. دوو، مەسەن بە نمونە خۆرهەڵاتی خورماتوت پێڵێم ئەوەی کە پێی دەڵێن پەڵکانە و شۆرا و غەڕە و بەلەگەی خوار و ژوور و قڕیچای و دووڕاجی ئەمانە شوێنێکی زۆر تەپۆڵک و شاخاوی و یعنی شوێنێکی سەختە. ئەگەر
تەنها ئامانج لە ئۆپراسسیۆنەکان ئەوە بێ کە بچین چێوماڵێکی ئەو ناوچانە بکەن و ڕۆژێ دوان و ئەو هێزانە بگەڕێتەوە کەواتە یەکسانە بەوەی جارێکی تر تیرۆستان دەگەڕێنە ئەو شوێنانە بۆیە بۆ سەرخستنی ئەم جۆرە ئۆپراسسیۆنانەوە بۆ لێدان لە مۆڵگا و لەو شوێنانی کە بۆتە شوێنی حەوانەوەی داعش دەبێ ئەم خاڵانە ڕەچاو بکرێن یەک هەر شوێنێک پاک دەکرێتەوە چێوماڵ دەکرێت دەبێت لەوێ ئێمە هێزمان جێگیر بکرێت ئەخر ئەمە نابێ بە هەمانجی بێ لەگەڵ سوپای عێراق بەڕاستی ئەمە یەک ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم بەڕاستی دەبێ هەمانجێکی تەواو هەبێت یعنی من کاکا و ڕێسەرنجی جەنابەت و بینەران بۆ ڕاستیەک ڕادەکێشم ینی لە ڕۆژانی ڕابردووە بەڕێز سەرۆک ئەنجومەنی وەزیرانی عێراق لە پەیامێکیدا بۆ هەرێمی کوردستان و بۆ شەیدەکانی پێشمەرگە دەڵێ هێزی پێشمەرگە بەشێکە لە سیستەمی بەرگری عێراقی ئەگەر هێزی پێشمەرگە بەشێکە لە سیستەمی عێراقی بۆ جەنابەت و حکوومەتەکە ڕێگە بە هێزی پێشمەرگە نادەی کە ئەزمموی هەیە کە تا ئەندازەیە هێزێکی عقایدیە قەزەیەکی هەیە تا ئەندازەیەک هێزێکی یەکگرتووە و یەکسەر چاوی بڕیاری هەیە ئەگەر بەشێکە لە سیستەمەکە بۆ ڕێگەی پێنادەی لەو ناوچانەی کە بۆشایی هەیە لەو ناوچانەی پێ دەڵێن ناوچەی جێناکۆک هاوشانی سوپای عێراقی و هێزە عێراقیەکان ئەو ناوچانەتان بۆ چێوماڵ بکەن بە خوێنی خۆمان بە جوهدی خۆمان بە تەقەمەنی خۆمان بە هەواڵگیری خۆمان بتوانین ئەو ناوچانە بپارێزین بەڕاستی ئەمە گومان هەڵەگرێ پرسیاری جدیەوە ئەڵێ بۆچی شایستەدارایەکانی بۆ نانێت شایستەدارایەکانی بۆ نانێت ئەگەر بەشێکە لە سیستەمی بەرگری بۆیە بەڕاستی خوێنی شەهیدەکانمان بە پلەی یەکەم لە ئەستۆی دەسڵاتدارانی عێراقا یان بەشێک لەوانی کە لە ناو دەسڵاتی عێراقییان و بە عەقلیەتی شۆفێنی و تایفی مامەڵە لەگەڵ کووردا ئەکەن و لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان ئایکەن یعنی من دەمەوێت پێم سەیرە چۆن قبوڵت بێت داعش تەراتێن بکا لەو ناوچانە کە دوژمنێکی سەرسەختی هەموو عێراقیەکانە بە هێزی پێشمەرگە و بە حەشد و بە سوپای عێراقی و بە پۆلیس و بە هاوڵاتیانەوە بەڵام ڕێگا بە هێزێکی دەستوری شەرعی کە هێزی پێشمەرگەیە ڕێگەی پێنادەی بەڕاستی لێرەوەیە کە حکوومەتی عێراق ئەکەوێتە بەردەم بەرپرسیارەتیەکەوە بەو ئومێدەی ئەم تاوانکاریانی ئەم دوایێنەی داعش ڕاچەڵەچینێکی دروستکردی بێت و دیفاکتۆیەکی دروستکردی بێت کە ئیتر هەمانجی بکرێ و هێزی پێشمەرگە شۆڕ بێتە ئەو ناوچانە بۆ ئەوەی ئەمنیەتی ئەو ناوچانە و هاوڵاتیان و ئەمنیەتی خەڵک لەوێ پارێزراو بێت و ئەو بۆ شایش پڕ بکرێت. دەست خۆشکاک حەسەن دێم و بۆلات بۆ کۆمەڵە پرسیاری دیکە کاک ڕەشاد گەڵاڵی دووبارە ساوت لێبێت ینی بۆ نمونە ئێستا وەکو کاک حەسەن ئاماژەی پێدانی ئەم کێوماڵە یاخود ئەم جۆرە ئۆپراسیۆنانە خۆی لە خۆیدا گرنگە هەم بۆ هێزی پێشمەرگی کوردستان کە ورە و هێزیشی دیکەیان دەداتێ هەم بۆ خەڵکی ناوچەکە کە ئەمە بە پشتیوانیشی گرنگ دەبینن لەلایەن هەرێمی کوردستان و لەلایەن هێزی پێشمەرگی کوردستان و بۆی کە بیان پارێزێ لە دەستی ئەو هێرشانی گروپی تیرۆریستی داعش کە بینیمان چەندین شەیدی لێکەوتەوە بەڵام نەمەوە پرسم لە بەڕێستان ینی دواکەوتنی ئۆپراسیۆنەکان و کێوماڵەکان بۆ سەر مۆڵگە و حەشارگە نهێنیەکانی تیرۆریستانی داعش بۆچی کە ئێستا ئەم ئۆپراسیۆنە دەستی پێکردووە ینی ئیوا ئەخوازن بەردەوام بێ و وەکو کاک حەسەن وتی مانەوەی هێزی پێشمەرگەی کوردستان لەو ناوچانی کە پاشی دەکاتەوە تا چەندە گرنگە؟ سپاس بۆ ئێوە سڵاو لە جەنابەت سڵاو لە هاوڕێی ئازیزم کاک حەسەن بارام ڕێز خۆشەویستیم بۆ ئێوە بۆ بینەرانی ئەو کەناڵە خۆشەویستە دیارە من بە ئەوە پێناسەیەک دەست پێ دەکەم لە دنیای سیاسەت وایە هەر لایەنێکی سیاسی هەر حزبێکی سیاسی کە هەڵە دەکاتن یان هەر هێزێک کە هەڵە دەکاتن دەبی بازی هەڵەکەی بداتن ئێمە وەکو هەرێمی کوردستان لە هەرچەندە ڕیفراندۆم کارێکی ڕەوا ئەوە بوو بەڵام کاتەکەی گونجاونە و هەڵەمان کرد کە هەڵەشمان کرد باجەکەیماندا بۆیە بە درێژایی ئەو ئیمتیدادی ئەو خەتە هەر لە زومار تا دەگەیتە گوڵاڵە هەم پاشەکشێکی تاو لە ڕووی ئیداری لە هەرێمی کوردستان و کرا هەم زائیدەن ملەتەکەی خۆشمان لەسەر ئەو خەتە تووشی هەم دابڕانێک و هەم تووشی دەردەستەرێک و چەرمەسەرێکی زۆر گەورە کردووە بۆیە من ڕەنگە پێشبینی من یا خوێنەوە بن بۆ ڕووداوەکان پێچەوانێک کە حەسەن بیتن من وای دەبینم لە چونکە بەپێی قسەکانی کە حەسەن بیتن ئەمڕۆکە هەم میحورەکانی 1 و 2 تا دەگەیتە کەرکووکیش من پێم وایە ئەمڕۆکە لە دەوزەی زەی بچووکیش ژانی یعنی هەڵمەتێکی واکرا دوو لیوە هەڵمەتێکیان کرد بۆ تا نزیک تەقتەق ئەم دەم ڕووباری ئەمەیان پشکنی واتە لە کۆی ئەم هەڵمەتی ئەمڕۆکە کە ئەنجام درراوە
تەرمێک کوژراوێک یاخود کەسێک بەدیل نەگیراوە. ئەمە ئەومان بۆ ماڕوون دەکاتەوە ئەو هەموو جوڵەی کە چەند ڕۆژی ڕابردوو هەر لە کەرکووک لە سەرگەڕان ڕاواتە لە قەرەسوغ ڕاتا دەگەیتە نزیک گوڵاڵە و ئەوانە قەرەتەپە ئەمانە کۆی ئەم جوڵانی سەگدارانی داعش نین بەڵام هاوشێوەی داعش دروستکراون بۆ دەرپەڕاندنی کورد لەم ناوچانە و زایدەن بەپی خوێندنەوەی من زایدەن بۆ زیانگەیاندن بە هێزی پێشمەرگەی کوردستان لە ناوچەکە. بۆیە ئەمە بە تەسەوری من بە پێی خوێندنەوەی من هەڕەشێکی زۆر گەورەیە چونکە هاوشێوەی داعش لە ناوچەکە دروستکرای بۆ ئەم بۆ زیانگەیاندن بە ینی ئەمەی کە ڕابردووە بینیمان کاک ڕەشاد ئەمە ینی ئەتوانین بڵین داعش نەبوو هاوشێوەی داعشەوە چەند گروپێکی دیکەن کە دەیانێت جێگەی خوێندنەوەی من لەم ناوچەیە کەستا بڵێ بە تەسەوری من بڵێ بە تەسەوری من حەشت ڕۆلی سەرەکی دەبینێت لەم ناوچەیە بۆ زیانگەیاندن بە ڕۆل و پێگەی کورد لە سنوورەکە بۆیە مەجال دەدرێت من ینی ناتوانم قنعات بخۆم بێنم سوپای عێراقی و هێزی پێشمەرگەی کوردستان لە نێزیک کۆپری نێوانی کیلۆمەترێک نییە. داعش چۆن داهاتێت جوڵە بکاتن و دەتوانێت ڕازیمە دابنێ یان هاوەن دابنێتن بردومانی سنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بکە یاخۆت بتوانێتن هێرش بکاتن. من دەزانم هێزی پێشمەرگەی کوردستان بۆ جاهیزەتی ئەم هێزە کەم و کوڕیمان هەیە پێداویستیمان پێدەوێت هەموو ئەو قسانە ڕاستە. من لەگەڵ ئەو قسەی کاک حەسەنیشم ینی بەڕاستی من هاوڕام لە کاک حەسەن هیچ پێویست ناکاتن کاتێک تۆ بەرنامەیەکت هەیە پلانێکت هەیە کە دەتەوێت چێوماڵی ناوچەیەک بکەیت هیچ پێویست بەوە ناکاتن تۆ ڕۆژی پێشتر یا 2 ڕۆژ 48 کاتژمێر زووتر تۆ ئەمە ڕابگەینی هەرچەند دەمت بە پێی خوێندنەوەی من ئەم چێوماڵانە هەرچەندی بیکەی بە تەسەوری من نا ڕوبەڕووبوونەوەیەک دەبێتن لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان یان کۆی ئەو هێزانی کە ئێستاکە بەشدارن لەو ئۆپراسیۆنێک کە لە ناوچەکە ڕوودەدات. باشەکەواتە ئاماژە ڕاگەاندنی بۆچی ڕائەگەێنرێکە بۆ نموناڵی ئەم کێوماڵاکەین یان ئۆپراسیۆناکەین خۆ بۆ نمونە فەرماندە سەربازیەکانمان و وەزارەتی پێشمەرگە خۆ درک بەم پلانە سەربازیانە ئەکەن ئەی بۆ ڕایەگەێنن ئەگەر درک پێ بکەن بۆ ڕای دەگەێنن خۆ ئەمەش پرسیارە وانە ئەمەش پرسیارە دەبینێتەوە سەرەوە من جیاوازتر ناوچەکەی ئێمە لەم ناوچەی کە ئێستا کە حەسەن ئاماژەی پێکرد شاخی قەرەسووغا لای ئێمە شاخی قەرەسووغ زۆر بڕوونی دیارەکە مۆڵگەی داعشی لێ حیز گومان لەوە نیە مۆڵگەکانی داعش شاخی قەرەسووغ ینی شوێنی ئارامی داعشە لە هەردوو ڕووی من پێم خۆشە لە چەندی بۆنیت کە من بە ئاماژەم بە شاخی قەرەسووغ کردیە. شاخی قەرەسووغ لە ڕووی جیۆپۆلیتیکەوە ئەهمیەتی زۆری هەیە لە ڕووی پلانی سەربازی شاخی قەرەسووغ لە ژێر کۆنتڕۆلی هەر هێزێکی چەکداری دابیتن واتە ڕووەکەی تێر مەسەڵەن ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان لە سەربانی شاخی قەرەسووغ کە درێژەکەی زیاتر لە 27 کیلۆمەترە بەرزی ئەم شاخەیە زیاتر لە 980 مترە. ئەم بەرزیە واتە هەردوو ڕووی قەرات زائیدەن مەخمور بەرزایشکەی تێدا نبینەوە دەشتا واتە لە ڕووی سەربازی هەم مەخمور هەم نەحی قەراز و کۆی گوندەکانی دەوروبەریان لە ڕووی سەربازی ئەمانە کۆتاییان پێ هاتووە لەوەی زۆر بە ئاسوودەی تۆ دەتوانی بردومانی ئەم ناوچەیە بکەیت دەتوانی ینی کۆتاییان پێاتۆ بێهێزن لە بەردەم هێرشەکانی گروپە تیرۆریستەکان دەگەڕێمەوە نانە من دەگەڕێمەوە سەر ئەوەی کە تۆ دەتەوێت بەس من ئەوەی دەمێ باسی پلانی سەربازی دەکەم کە شاخی لە ڕووی سەربازی لە ڕووی جیۆپۆلیتیکەوە بەرزی ئەم شاخەیە لە ژێر کۆنتڕۆلی هەر هێزێکی چەکداری دابێ ئێستا لە ژێر کۆنتڕۆلی هێزی پێشمەرگەی کوردستاندایە سەربانەکە واتە ڕۆکەی تری کە سوپای عێراقی تێدایە یاخود داعشی تێدایە کە لە ڕووی قەراز یاخود مەخمور ئەم هێزانە ئەگەر هێزی پێشمەرگەی کوردستان بیوێتی واتە لەسەر بانی شاخەکە تا دەگەیتە خوارێ زارگەریەکە نێوانێک کەمترە لە کیلۆمەترێک خۆ تۆ دەزانی ئێستاکە قەناسەکە دەتوانی هەدەف بێنی لە دووری 5 کیلۆمەتر هۆکار چییە تا ئەم دقی ئێستاکە نەتواندراوە ینی من تەسەور من وایە چونکە ئەمانە لێر ناشارمەوە داعش زایدن هێزی پێشمەرگەی کوردستان من هاوتای ناکەم لەگەر ئەم دوو هێزەیە ئەمیان هێزێکی ڕەشەکوژە هێزێکی تاریکیە دەیەوێتی میلی کاتژمێر بژێڕتەوە بۆ دواوە هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکی فەریاد ڕەسە کە دەیەوێتی هاوڵاتی ئازادکە ناوچەکە ئازادکە لەژێر چەپۆش ئەم هێزە تاریکیە بەڵام ئێمە دەزانین لە دوای ڕفراندۆ ئەم هێزە کە هێزی پێشمەرگەی کوردستان بوو لەم ناوچەیە کە یەکەی هەشتای پارتی دیموکراتی کوردستان لەم سنوورە بۆ میحوەری بەڕێزی مەخمور لەم سنوورەیە
ئەم هێزە پاشەکشەی کرد کە لێناوەکی چۆڵ کرد ئەم شوێنەی ئەمڕۆکە سەرۆک وەزیرانی عێراقی تێدا پێشوازی کرا کە بارگای پڵنجی ڕەشە کە کاکسیران بارزانی بەرپرسیارەتی محوەرەکە دەکە بەرسی ئەو بارگایەشە ئەم شوێنە بەدەستی خۆیان ئاگریان تێبەردا واتە پاشەکشەرە تا زورک ئێستا ئەمریکا ئەو کاتی بۆی کە شاخی قەرچوغ نەکەوتە ژێر کۆنتترۆلی سوپای عێراقی ڕێگری کرد لە پێشڕەویەکانی سوپای عێراقی لە مەخمورەوە یاخود لە قەراتزەوە بە ئاراستەی شاخی قەرچوغ قوبوڵی نەکرد پێشڕەویەکانی سوپای عێراقی وەستاندی ئەم شاخە دوای چەند ڕۆژێک هەم سوپای ئەمریکا بە چاودێری ئەمریکا و بە ئاگاداری ئەمریکی هەم هێزی پێشمەگەی هێناوەتەوە سەربانی شاخەکە بە درێژایی ئەم شاخەیە هەم زائیدەن سەگدارانی داعشی هێناوەتەوە ئەم شاخەیە واتە لە 4 ساڵی ڕابردوو نە هێزی پێشمەگەی کوردستان نە سوپای عێراقی نەیانتوانێت چێو ماڵی شاخی قەرچوغ بکەن لە سنوورەکە بارگاکانیان زۆر بەڕوونی دیارە ئەشیان توانی بیکەن زۆر بەڕوونی دیارە بەڵێ ئەگە بیانویست بە دەبایە ڕەزامەندی هێزی هاوپەیمانان کە سوپای ئەمریکا لە ناوچەکە وەربگیرێتن نەیانتوانە ڕەزامەندی سوپای ئەمریکا وەگرن یاخود هاوپەیمانان وەگرن بۆ چێوماڵکردنی ئەم شاخەیە بۆیە لەم سنووری ئێمە تاکو کۆنتترۆلی شاخی قەرچوغ نەکرێ چێوماڵی ئەم شاخەیە نەکرێ بۆ دەرپەڕاندنی داعش ئاسوودەیی ئارامی ناتوان درێ بگەڕێتەوە بۆ هەردوو ڕووی هەردوو کەناری مەسەلەن بەدیوی نەحی کەندێناو کە لەژێر کۆنتترۆلی یەکانی هەشتای پاردیموکراتی کوردستانە و زائیدەن ڕۆکەی تریش لە ژێر کۆنتترۆلی سوپای عێراقیدایە ئارامی ناتوانانی بگەڕێتەوە بۆ ئەم سنوورەیە ئەگەر بنکە و بارگاکانی داعش لە شاخی قەرچوغ ببینێ بۆیە من ئومێد دەکەم هیوا خوازم لەلایەن سەرکرداتی باڵای هەردوو حزب یان یاخود لەسەر ئاستی وەزارەتی پێشمەرگا ئەم دانیشتێکی ئەوە بکرێتن بە تایبەتی ئەم سنوورە کەندێناوە تا دەگەیتە سەر شاخی قەرچوغ ئەمە لەم ماوەیە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بگەنە ڕێکەوتنێک بکەن ینی بۆ ئەوەی بتوانن بەیەک ئاراستە شەڕی داعش بکەن شەڕی ئەو ڕێکخراوی تیرۆریستانە بکەن کە لە نێویاندا ڕێکخراوی تیرۆریستی داعش لە سنوورەکە دەست خۆش کاک ڕەشاد دێمە خزمەت جەنابەت کاک حەسەن بارەمیانی بۆ نمونە ئێستا کاک ڕەشاد ئاماژەی بۆوەدا ئەمانەی کە ئێستا ینی ئەم هێرشە تیرۆریستیانە ئەنجامەدەن بۆ سەر ینی بارگاکانی هێزی پێشمەرگی کوردستان و سەنگەرەکانی هێزی پێشمەرگە و پێشمەرگە شەید دەکەن ینی وڵای هاوشێوەکانی داعشن ینی من ئەمێ بۆ نمونە پرسیارە لە بەڕێز بکەم ینی داعش ئەتوانین بڵین نەماوە ئێستا هاوشێوەی داعش دروست بۆ بە چەند گروپێکی جیاواز یاخود بۆ نمونە کێ بەرپرسەلەوەی کە جارێکی دیکە گروپێکی دیکەی تیرۆریست و توندڕە و دروست بکا بۆی کە بیکاتە داردەست بۆ ڕوبەڕووبوونەوە یاخود بەکارهێنانی بەرامبەر بە هێزی پێشمەرگی کوردستان و بەرامبەر بە کورد بەڕاستی دیارە کاک هاوڕێ هەمیشە هینێک گرفتێکەیە لە میدیا و لای هەندێک بەرپرسە باڵاکانی بە تایبەتی حکوومەتی عێراق و لای خۆشمان بەداخەوە یعنی بۆ نمونە یعنی لە 2017 خودی عبادی لە مووسڵەوە ڕایگەیان کۆتایی بە داعش هاتوون ئەو کاتێش ئێمەمانان پێمان بۆ هەڵەیە ینی بەڕاستی داعش کۆتایی نهاتووە بەڵام داعش وەک هەر هێزێکی تر لە هەل و دەرفەتە گەڕێت بۆ ئەوەی جێگەی خۆی بکاتەوە و بوونی خۆی بسەپێنێەوە هەلێک بڕەخسێ تاکو وەکو 2014 پەلاماری شارەکان بە بەڵام ڕاستیەکەیە دەبێت هەموو خەڵک بیزانێ لە ئێستادا یەک جۆر داعش نییە بەپێی هەڵسەنگاندنی من و بەپێی و زانیارانەوە خوێندنەوەم بۆ جموجۆڵەکانی داعش سێ جۆر داعشن جۆرێکی ئەو داعشەنە کە داعشە ئەسڵێکەن کە داعشێکی عقایدین کلۆپالن جیهانین سنوور نازانن و هەموو شوێنێ بە پێگەی خۆیان نەزان و بە مەیدانی خۆیان نەزان بۆ گەیشتن بە ئامانجەکانیان ئەمە جۆرێکێتی لە پەنای ئەم داعشە دوو جۆری تر داعشمانەیە داعشێکی ترمان هەیە بریتیە لەو عەرەبە شۆفێنیە ڕەگەسپەرستانەی کە بریتین لە خەڵکانی ئەفسەری هەواڵگری کۆنی عێراقی ئەفسەری سوپای عێراقی و بەرپرسە بەعسیەکان ئەمانە ئامانجیان لە ناو عێراقایە و کۆمەڵی ئامانجی ئایدۆلۆژی و نەتەوەییان هەیە کاری لەسەر دەکەن بەڵام لەژێر چەتری بەعسە مەسەلەن گومانەکرێ ئێستاکە بەشێکی ئەم جموجۆڵە ئەو جۆرەی داعشە بێ بە پلەی یەکەم باشە بۆ کوردی کردوتە ئامانج بۆ هێزی پێشمەرگی بۆ ئەوە کوردی کردوتە ئامانج کورد لەبەرەوەی یەک جۆرێکی ترە لە درێژدان بە سیاسەتی بە عەرەبکردن
بەو گوشارانە واکە ئەو گوندانە هەمووی چۆڵ بێن و جارێکی تر عەرەبەکان بچنەوە سەر ئەو زەویزارانە و دەست بگرن بەسەریا و لە ڕووی بیر و باوەڕیشەوە دژی قەوارە و دژی هەرێمی کوردستانە و دژی هێزی پێشمەرگەی کوردستانە بۆیە لە هەر شوێنێک خاڵێکی لاوازە بێ لەوێەوە دەستی پێەکە ئەمە جۆرێکیانە. جۆری سێمی کە بە تەسەوری من لە دوو جۆرەکەی تر زۆر مەترسیدارترە ئەو جۆرەی داعشەتانێک کە هەواڵگری ئەم وڵات و ئەو وڵات دروستی کردو چونکە کۆی زانیاریەکان کۆی جموجۆڵەکان پێمان دەڵێن گروپن لە ناو داعشە ئەم گروپانە سەر بە هەواڵگری ئەم وڵات و ئەو وڵاتن و چەند ساڵی ڕابردوش ئەمەی سەلمان و کۆمەڵی زانیاری و شتە هەن ناکرێت لە کەناڵەکان و زۆر قسەی لەسەر بکرێ ئەمانە هەمووی پێمان دەڵێ گروپێک لە داعشن یان بەشێک لە داعشن بە دنەی هەواڵگری وڵاتان دەجوڵێن ئەمانش بۆ ئەجندەی سیاسی بەکارێن کەواتە ئەم دوو بەشەی داعش بەشە شۆفێنیەکە و کۆنە باسیەکان لەگەڵ ئەمەی کە هەواڵگری وڵاتان دروستیان کردووە ئەمانە هەمیشە ئەجندەیەکی سیاسی لە پشتیانەوەیە یعنی هەر جوڵەیەک ئەکەن بەرنمەیەکی سیاسی دوورمەودایان نێزگمەودا لە پشتی جوڵەکانیانەوە کەواتە ئێستا ئێمە لە بەردەم هەڕەشەی سێ جۆر داعشین و هەمووشی لەژێر چەترەکەیە چەتری داعشایە بەڵام هەرێکی بە ئامانجێکی جیاواز و بۆ کاتێکی دیاریکرا زۆر باشە ئێمە کە لە ژێر ئەم هەڕەشە گەورەیە دابین و سێ جۆر وەکو جەنابە دەڵی داعش ئێستا ینی خۆیان مەڵازەوە بۆی کە پەلاماری کورد و هێزی پێشمەرگی کوردستان بن بەڵامێنی خۆشبەختانەوە تا ئێستا هێزی پێشمەرگی کوردستان و هێزە جیاوازەکانی دیکە کێو ماڵەکەن ینی دەیانێت تیرۆریستان لە ناوبەرن هێزی پێشمەرگی کوردستان و وەزارەتی پێشمەرگە بەوە ئیکتیفاکە کە بەس تەنها ئەم کێو ماڵە بێ یاخود هەنگا و پلانەکان دەبێت چۆن بێت بە چه ئاراسەیە بێ بەڕاستی پێویستمان بەم خاڵە گرنگانەی لای خوارەوە هەیە یەک ڕیزی و یەک دەنجی هێزەکانی هەشتا و هەفتا زۆر گرنگە و هێزە هاو بەشەکانیش باش ئەمە خاڵی هەرە گرنگە خاڵێکی تر دەبێ ئەمە و حەقەتە باسکەین لە ڕووی دیسپلینی سەربازیەوە لە ڕووی کەرەستەی جەنجیەوە لە ڕووی مەشقەوە لە ڕووی پێداویستیەوە لە ڕووی چەکەوە کەم و کوڕی هەیە یعنی لە دنیا هەر وڵاتێک کە کەوتە قۆناغی شەڕەوە بودجە و میزانی هێزی چەکدار تایبەتمەندی خۆی هەیە زیادیەکە و یعنی تۆ ناکرێ هێزی ئامادەیکەی بۆ ئۆپەراسیۆن هێزی ئامادەیکەی بۆ ئەوەی کە خۆ مەرج نییە ئێمە هەر لە شەڕی داعشا بین یعنی نازانین دە ڕۆژی کە مانگێکی تر ساڵێکی تر چیت ڕووەدا چی دوژمنێکی تر ڕوبەڕووی تۆ ئەبێتەوە کەواتە تۆ لە ناوچەیەکای لە ژینگەیەکای ئەم ژینگە بۆتە فابریقەی بەرهەمێنانی شەڕ و ململانێ کەواتە تۆ ئەبێ بەشێکی باش لە بودجە و لە میزانێت بۆ هێزی پێشمەرگە بێت لە ڕووی یعنی تاوانە پێشمەرگە دەنگ بەرز کاتەوە بڵێ ئەوەندە فیشەکم پێ نییە پێشمەرگە سەنگەرەکە مەسەن سەنگەر یعنی تۆ ئەوە خاڵی ئەمامیە پێشەوەیە ناکرێت تۆ شۆفەڵت نەبێت و کەرەستەت نەبێ باشترین سەنگەر لێ نەدابێت ناکرێت تۆ ئەو دێ شەڕی پارتیزانی تەکات تۆ کەرەستە و تەکنیک و تەکتیکی شەڕی ئەوت نەبێت یعنی ناکرێت ئەمە ناکرێت تۆ کەمینە نەبێت ناکرێت تۆ لە حاڵەتی ئینزارا بیت فەرماندەکانن مەسەلەن بێنەوە بۆ ماڵ و هێزەکە جێبێڵێ ناکرێت تۆ مەسەلەن پێویستت بە قەناسە پێویستت بە ئەمە من نمونەیەکە بۆ ێنمەوە بۆ هەندێ هێزی عێراقی درۆنی هەیە لە هەولێر بدا بۆ لە چیای قەرەچووتاندا بۆ لە خۆراوای خورماتوو نادا لە غەڕە و لە پەڵکانە نادا بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هاوپەیمانان بۆ درۆنیان هەیە بۆ هەنێشت بۆ نادەن لە داعش لەو شوێنانە بەڕاستی ئەمانە هەمووی پرسیارن یعنی حکومەتی عێراقی تازە بە تازە دەڵێ من هەوڵەدەم دووربینی حرەریتان بۆ بنێرم ئەی 4 ساڵە بۆ نەی نردووە گەریمە بەشێکی بەڵێ بەشێکین لەو سیستەمە بۆنێ ئەوجا دەبێ بەڕێزان لە وزارەتی پێشمەرگا و لە هێزەکانی هەفتا و هەشتا دەبێ هەندێک جار چاوەڕێی ئەوە نەکەن ئێستاکە دەبێ خۆیان هەندێک پێداویستی هەیە ئامادەی بکەن چکە ئێمە بەڕاستی لە حاڵەتی شەڕایی و نازانین چی شەڕێکی تریش چی دەرگایەکی تریشمان بۆ دەکرێتەوە چکەوە حاڵی عێراقە دەیبینین کەواتە ئەم جموجۆڵانە و ئەم بێ دەربەستی و ئەم ڕێگە نەدان بە هێز پێشمەرگە بۆی بچێتەوە ناوچە جێناوەکان و ئەم خامساردیە هەمووی کۆمەڵێ پرسیار و گومانی جددیە
دەبێت ئێمە بە وریاییەوە مامەڵی لەگەڵا بکەین چونکە بۆی زیانەکانی زۆرتر نەبێ و حکوومەتی عێراقی ناچار بکەین خوێنی ڕۆڵەکانی ئێمە هێندە ئاسان نەبێت. ڕادەیەک ینی ئەم ڕەوشەی کاتە پێشەوە حکوومەتی عێراقی شوێنە سەرخەدەوە تا مستەفا کازمی هاتارێمی کوردستان و سەردانی ینی بەرەکانی ڕوبەڕوونەوەی شەڕی کرد و سەرپەرشتی ئۆپراسیۆنەکانی کرد چاودێری کرد خۆیمانش بۆ خۆی ینی تا ڕادەیەک باشەوە هەنگاوێکی جدیە بە ئاڕاستی پەیوەندیشی پتە لەگەڵ سوپای عراق و حکوومەتی عراقی. من ئومێ دەکەم ئەمە وابێ و دەرگایە بکاتەوە بەڵام کاکاوڕێ دەبێ واقعی بین. ئەجندەی زۆر لەناو حکوومەتی عێراقیە هەیە ئەمە بەڕێز کازمیە هاتووە باشە بەڵام بەڕێز کازمی بەڕێز کازمی چەند دەسڵاتی هەیە لەناو سوپا لەناو حەشدی شعبی لەناو ئەو هەموو هێزە زۆر و بۆرەی کە هەیە یعنی ئێمە 4 ساڵە وەفدی هاوبەشی هەردوو لا لە گفتوگۆیە معقوڵە خۆ تۆ دوو وڵاتی تر نیت دۆ جوگرافیا جیاواز نیت ئەمە بەپێی دەستوری عێراقیش یەک وڵاتە معقوڵە نەگەیتە ڕێکەوتن معقوڵە تۆ بە گومانەوە مامەڵە لەگەڵ هێزی پێشبەرگا بکەیت کە بە خوێنی خۆی دەیەوێتی خاکەی پارێزێ من بەڕاستی گومانم هەیە لە هەڵسوکەوتی مەرج نییە هەموو حکوومەتی عێراقی بەڵام هێزگەلێکەیە عەقڵیەتێکەیە ئەجندەیەکەیە لە ناو دەسڵاتی عێراقا لە ناو دام و دەستگا حکومی و کارگێڕی و سەربازی و ئەمنیەکانی عێراقایە بە ناڕاستەوخۆ بوونی داعشی پێ باشترە بەڵام ڕێگا دەرگا واڵا ناکا لە بەردەم هێزی پێشمەرگەی کوردستانە تاکو و هاوبەش بن لێ بۆەوەی بنەبڕی ئەو هەڕەچە و مەترسیە بکەن ئەمەش بۆ خۆی مەترسیە یعنی تەنها داعش مەترسی نییە ئەو عەقڵیەتەی کە لە عێراقایە ئەوە بۆ خۆی مەترسیە ئەجینا مەسە ئێستاکە ئەو بۆشایی کە لە 2007 دروست بووە خاکی عێراق نییە بەپێی دستور ئەم هێزانە هەمووی عێراقی نیمان هاوڵاتی عێراقی نیمان هەرێمی کوردستان بەشێک لە عێراق نییە دەستورێکی نییە ئەم هێزی پێشمەرگا بەشێک نییە لە منزومەی سەربازی عێراق هەمانگ نەبووە ئەمە پرسیارە جدێکەیە بەرئەنجامی نەبوونی ئەو هەمانجی و ئەو دڕدۆنکەیە کە خەڵکی وەکو داعش و هاوشێوەکانی وەکو جەنابە دەڵێ ینی بە ئامانج ئەم مەسەلەی ئاوها بێگومان یعنی من ناتوانم بڵێم ئەوەی کە لەو سنوورانایی کا بە تەقتێنا داعش من بەش بە حاڵی خۆم چونکە ئەو عەقڵیەتەی کە هەیە لەو ناوچانە هەندێک لەو هێزانی کە لەو ناوچانان بۆ کورد بیرکردنەوەیان زۆر لە داعش و زۆر لە بەعسی و زۆر لەوانە هینتر نییە ینی زۆرە و جیاوازیی نییە هەندێک لەو هێزانە بە هەمان عەقڵیەت مامەڵاکەن یعنی سا ڕەنگە پێی خۆشە 25 پێشمەرگە هاوڵاتی کورد شەید بوو بێتە قوربانی کەواتە دەبێ ئێمە لە یەک کاتە هەم سەنگەرەکان و ماڵی خۆمان تەقەتکەین بەرامبەر هەڕەشەکانی داعش و هاوشێوەکانی و هەمیش لەگەڵ حکوومەتی عێراقیە بە تایبەتی لە ئێستادا ئێمە بەرەو پێکێنانی حکوومەت دەڕۆین ئەگەر پێک بێت نێوانمان باش و پتەوکەین بەڕاستی پتەویکەین و بیکەینە کارتێکی گوشار یعنی مەسەلەن حەق وایە لێرەوە من بە قیادەی سیاسی کورد دەڵێم و بە هەردوو هێزە سەرێکێکەش و بەدام و دەستگاکانی هەرێمی کوردستان بەڕاستیەقا مەرجی سەرەکی چوونە حکومەت و پێکێنانی حکومەت بابەتی خاک و ناوچە جەنابکان بێ بۆی لانی کەم ئەو بۆشایە پڕ بکرێتەوە و ڕێگە ئەو دەلاقەیە گەورەتر نەبێ بۆ ئەوەی تیرۆریستان و هاوشێوەکانی پەلامار بە کەیفی خۆیان پەلامار بدەن و تەراتێکن لەو ناوچەیە. زۆر باش کاک حەسەن بەڵێ کاگێ ڕەشادیان لە دوای بۆ نمونە ڕووداوەکانی ڕیفراندۆمەوە بینیمانیانی هێزی پێشمەرگی کوردستان ینی پاشەکشەی کرد لە هەندێک ناوچە و ئەوەی کە هەبوو ینی لە نێوان سوپای عێراق و هەروە هێزی پێشمەرگی کوردستان ئەو بۆشایی ئەمنیە کە ئێستا هەیە و لێوەی ینی تیرۆریستان و گروپەکانی هاوشێوی تیرۆریستانی داعش کە دروستە بن ناو هێرشەکەن و پەلامارەدەن و زەرەر و زیانەدەن لە کورد و هەمیشە مەترسین بۆ سەر قەواری هەرێمی کوردستان. بەڵام منەمێ ئەو پرسم لە بەڕێستان ینی لە ماوەکانی ڕابردوو و لە ئێستاش کۆمەڵێک هەوڵ هەبوو بە ئاراستەی وەکو کاک حەسەن ئاماژەی پێدا پتەوکردنی پەیوەندی و هەمانجی لە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگە و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و پێکێنانی هەندێک لە ژوورەکانی ئۆپراسیۆن لە ناوچە جێناکۆکان کەچی ئەمانە سەرکەوتوو نەبوون لە چارەسەرکردنی ئەم بۆشایی ئەمنیە. خەلەلەکە چێیە؟ حکوومەتی عێراقە یاخود کەم تەرخەمی هەرێمی کوردستانیشی تیا بۆ بەڕاستی لە ڕابردوو؟ زۆر سپاس. وەڵام من ڕەنگە لە دوایین قسەی کە حەسەن دەست پێ دەکەم کە باسی مەرجی شاندی هەرێمی کوردستانی کرد بۆ کە لەسەر ناوچەی چێشت لەسەرەکان بێتن. وەڵام من دڵنیایی دەمەکە حەسەنی
شاندی کوردی بە دڵنیایی مەرجەکەی لە قازانجی ئەو خەتەی من و تو تێ دەژین لە قازانجی ئێمە نابێت دڵنیا بە لەوەی پێداگیری ناکە لەسەر ناوچە کێشە لەسەرەکان دڵنیا بە بەم شێوەیە ئەوەی من دەمەوێت باسی بکەم کاک هاوڕێ بە دڵنیاییەوە هەڵمەتەکانی بەناو چەکدارانی داعش تا کۆتایی ئەم مانگە بەردەوام دەبێت هەڵمەتەکانی لەناو دەبێتن ڕاستە هەڵمەتەکانی هەم لە ناوبردنی داعش و هەم هەڵمەتەکانی داعش بەڕووی پێشمەگە یاخود بە هەردوو لە هەم ئێمە هەم وەکو کورد سوپای عێراقی ئێمە چۆ ماڵی ناوچەکە دەکەین هەم چەکدارانی داعش ینی بەردەوام دەبن لە ئەنجامدانی کاری تیرۆریستی لە سنوورەکە بۆیە ئەم دوو کردوانە بەردەوام دەبن ینی من بەسمەوەیە بەڵام دڵنیا بە لەوە هەندێک وەکو ئەوی سەرتاش باسم کردیانی لە من باسی استراتیز دەکەم لە دنیای سیاست استراتیز زۆر گرنگە هەر حزبێکی سیاسی هەر حکوومەتێک پلانی نەبوو بەرنامەی نەبوو یان حزبێکی سیاسی استراتیزی نەبوو استراتیز ڕوونی نەبوو دڵنیا بە پاشەشکە دەکاتن لە ئەدای خۆی لە دروستبوون یەکێتی نیشتیمانی کوردستان تاکو ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی استراتیزەوە ینی قناعەتی وا بوو دروستبوونی هەر ڕێکخراوێکی تیرۆریستی لە ناوچەکە بە هەڕەشە مەترسی دەزانی بۆ سەر هەڕەشە مەترسی زانی بۆ سەر داهاتووی برێن قەزی کێشەی نەتەوەی و نیشتیمانیمان بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە یەکەم ساتەوە هەر ڕێکخراوێکی تیرۆریستی دروست بێتن ئەم لە سەنگەرە دژی ئێستا واقعەیەک لە هەرێمی کوردستان هەیە ئەم واقعە پێچەوانەمان پێ دەڵێ یان دەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ سەرکرداتی پارتی دیموکراتی کوردستان و لەسەر ئاستی حکوومەت و پەرلەمان بەیەکەوە دانیشێ بەیەک ئاراستە مامەڵە بکرێتن بە شەڕی داعش یاخود بە مامەڵێکی تکە لەگەر دەبی کۆتا بەم یاریە بێ لە هەرێمی کوردستان بە دوو ئاراستە ئیش بکرێتن لە بەرەمبەر چەکدارانی داعش دەبی کۆتا بەم مەلەفە بێتن هەتا بە یەک ئاراستەش دەبێ مامەڵە بکرێتن لەگەڵ حەشێت لەگەڵ سوپای عێراقی لەگەڵ حکوومەتی عێراقی دەبی ئەمە کۆتای پێ بێ ئەگەر ئێمە حکوومەتێکی هاوبەشمان هەیە پەرلەمانێکی هاوبەشمان هەیە پەرلەمانی حکوومەت و پەرلەمانی کوردستانمان هەیە دەبێ بە یەکەوە دابنشێ ینی کۆتا بەو پەرتەوازیەیە بێ لە نێو هەرێمی کوردستان بۆیە باشترین من بۆ خۆم ئومێد دەکەم من بۆ خۆم زۆر گەشتبین نیم بەس ئومێد دەکەم من هەڵەبم ئومێد دەکەم من هەڵەبم بۆیە وەکو ئەوەی کە حەسە ئاماژە پێکرد بە دڵنیاییەوە کۆی مخابراتی ناوچەکە و هەرێمایەتی یاخود نێودەوڵەتی ڕۆڵیان هەیە لەسەر جوڵانی داعش من پێم وایە ڕێکخراوی تیرۆریستی داعش لە سەرەتای دروستبوونی تاکو ئیمڕۆ ئەم ڕێکخراوە نیە لە سەرەتاوی کە دروست بوو ئەوەی ئێستا ماوەتەوە یاخود پەیوەستە بە مخابراتی تورکی یان خەلیج ئەوجا خەلیج واتە کۆی دەوڵەتەکان بە تایبەتی قەتەری بەحرێنی یان سعودی ئەمانە ڕۆڵیان هەیە زائیدەن هێزەکانی هاوپەیمانە بە تایبەتی ئەمریکا لە ئەوە دەبینی تاکە هێزی هاوپەیمانە کە بتوانێت شەڕی بکە لەگەڵ چەکدارانی داعش بۆ ڕوبڕبنەوەە هێزەکەی فەڕەنسیە بەڕاستی هێزێکی فەڕەنسی لە ناوچەکەی ئێمە هەیە ئەم ناوچەیە بەڕاستی فەڕەنسیەکان شەڕێکی زۆر بەجددی دەکەن بۆ لێدانی بنکە و بارەگاکانی داعش لە سنوورەکە یعنی ئەوە نیشخاو نەبوونەوە لەو ئامانجەی کە لە سەرەتاوە فەڕەنسیەکان نەخێر فەڕەنسیەکان نات من شتێک باز دەکەم کە ئومێد دەکەم هەڵەبم واتە من لە سەرەتای قسەکانیشم لە باسی ئاماژەم بەوە کرد هێنانەوەی داعش یاخود هێزی پێشمەرگەی کوردستان بۆ شاخی قەرەچووک ئەمە بەرنامە و پلانی هاوپەیمانی نێودەوڵەتی بووە کە هێناوێتی واتە هێزی پێشمەرگەی کوردستان بەتەنیا ناتوانێت بچێتن چێو ماڵی شاخی قەرەچووک بکە و سوپای عێراقیش بەتەنیا یان هەردوو کیشیان ئەگەر ڕەزامەندی ئەویان نەبێتن هاوپەیمانی نەبێت ناتوان چێو ماڵی ئەم شاخەیە بکەن بۆیە ئەوەی من دەمەوێت باسی بکەم لە دوا ساتە مەسەلەکەن لە دوا ساتی نەمانی هاوپەیمانان داهاتووی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند چی دەبێتن ئایا لەسەر استراتیزیکی هاوبەش کۆک دەبن بۆ پاراستنی خەتی 36 بە تایبەتی هەر لە زوو مارتا دەگەیتە خانەقین ئایا استراتیزیکی هاوبەشەیە یاخود هەر ئەم هێزانەیە وەکو ئەوەی کە حەسەن ئاماژەی پێکرد لە ڕابردوو ئەگەر بەعزبی بەشێکی کاریگەری خۆی پلانەکانی خۆی جێبەجێ کرد بەرنامەی خۆی جێبەجێ کرد بە تعریبکردنی ناوچەکە ئێستا ئەم ئەفسەرانە هەم لە نێو حەشد هەم لە نێو بەحسیەکان واتە لە نێو کۆی ئەو ڕێکخراوە تیرۆریستیانە هەنەکە لە ناوچەکە بوونیان هەیە ئەمانە بەشێکن لە دەرپەڕاندنی کورد لە دەرپەڕاندنی گوندشینانی کورد من شتێشکە باز دەکەم دەمەوێت ئاماژە بەوە بکەم لەو سنوورەیە لەو فترەیە ڕەنگە کە حەسەن بە پێیەوەی کە
هەر کەسێکمان هەر لایەکمان مەسەن دانیشتنی شوێنێکین ڕەنگە لە ڕووی جۆپۆلیتیکەوە لە ڕووی ناوچەکە جوگرافیە شارەزای ناوچەکەی خۆمانی ئێمە بۆ هەردووکمان ئەم ناوچە ئێمە ناوچەیەکە بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردوو هیچ شەڕ و ڕوبڕبوونەوەیەک لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ چەکدارانی داعش ڕوونیدا بوو لەم ناوچەیە زائیدەن داعش هیچ کاتێک هەڕەشە نەبوو بۆ سەر گوندنشینەکانی ئێمە لەم فترەیە ئەوەی ئێستا کە دروست بووە ئەمن ئومێد دەکەم من هەڵەبم ئومێد دەکەم هەڵەبم ئەم ناوچەی کە چەند ڕۆژی ڕابردوو کە شەڕی لەسەر بوو ئومێد دەکەم شەید بوونی ئەم هاوڵاتیانەی ناوچەکە زائیدەن پێشبەرکان مەبەست نەبێ بۆ ڕەوانەکردنی یاخۆت کۆنتترۆلکردنی ئەم سێدەیە کە ئێستاکە یەکەی هەشتای پارتی دیموکراتی کوردستانی بۆ ڕەوان کرایە چونکە ئەم شوێنانەی کە بە تایبەتی گوندەکانی لهێبان سێ قوچان قەپران کە سێ دێنە لەم سنوورە ئێمە کەندی پێدەڵێن پێم وایە مەتخی سلێمانی و گەرمیان پێدەڵێن شیوەکی زۆر قۆڵ هەیە ئێمە کەندی پێدەڵێن کەندی کەندێناوی پێدڕنی ئێمە کەندی کەندێناوە قوڵتری کەندات هەر لە کەندێناوە ڕەتا دەگەیتە سەرگەڕان ئەمە ئەم کەندە بەوێدا دەچێتەوە ئەم کەندە بۆ نێکبەتی ئێمە بۆ نێکبەتی کورد دەریایەک نەوتی لێیە دەریایەک نەوتی لێیە لە 30 تا 40 بیرە نەوتی لێیە من پێم وایە چکە ئەو ڕۆژە باسی شەڕکرا لە لهێبان ئەوانە تۆ بچوو وەکو دەستگایکی ڕاگەیاندێن وەکو کورسات بچۆ ئەگە گولەیەک بە دیوارێک کەوتیە ئەگەر بە پەنجەرێک کەوتی ئەگە بە دەرگایە کەتی ئەگە بە ستارێک کەوتیە خەڵکە حەقیتی ئەگە 2 سعات ڕوبەڕووبوونەوە ڕوو بداتن لەم ناوچەیە چۆن گول لە پێ نەکات ئەگەر مەبەستیش تەنیا چوونی پێشمەرگەی بۆ ئەم دێهاتانە بۆ کۆنتترۆلکردنی برێنەوتەکان ئەمە شتێکی ترە باش پێشمەرگە بچێت کۆنتترۆلی هەڵە خراپ نییە لە ڕووی استراتیژەوە کاگڕەشات نانە خراپی ئەم بەخراپی نازانم من بەخراپی نازانم لەبەرۆی ئەم گودانە کوردنشینن ئومێد دەکەم کۆی ئەم ناوچانە کە کوردی لێیە جارێکی تر هێزی پێشمەرگەی کوردستان بتۆ من زۆرمە باسی یەک ڕێزی کرد کە حەسەنیش ئاماژەشی پێکرد دەرەنجامی پەرتەوازەیی نێوماڵی کووردە هێزە دەرێکەکان یاخود هێزە لاوچەکانی ناو سەرساحی عێراقی بەشیعەتەوە بە ئەوکانی ترەوە کە دێن یاریکەرێکی ئەساسی لەم نێواندا ئەگەر ئێمە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان وەکو دوو یاریکەری ئەساسی لە قۆناغ ڕزگاری نیشتیمانی و قۆناغی حکومڕانی هەرێمی کوردستان ئەگەر بێکەوە بە یەک ئاراستەیی بە یەک تەوەجە پێکەوە بەکاریان بکرد با من پێم وایە مەجالی هیچ گروپێک یەخ لایەنێت کە شیعە یا سونیان نێدەدا بێن بتوانن یاری بکەن لە نێوان هەردوو دوولایەنەدا بۆیە ئومێد دەکەم ئەم قۆناغێکی زۆر گرنگە مەفروض وایە کۆتا بێتن بە چێشمە لاوەچیانی کە لە ڕابردوو لە نێوان ینی ساحەی سیاسی کوردستانی هەبووە ومێد دەکەم بە تایبەتی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەم قۆناغە بەسەر بچێت دوایە و مەترسیانەی کە هەبوو لە ماوەکانی ڕابردوو وا بکە کە بە تایبەتی نێوانی یەکێتی و پارتی نزیکبوونەوەی زیاتر هەبێ بە ئاراستەی چارەسەرکردنی ئەو کێشانە و دۆخی کە جەناب دامەژی پێکەی وەکو دواوتە لە بەڕێستی وەرەگرم سوپاس دەکەم ئەگە بە کورتی پێم بڵێ کاگڕەشات من دووشت باز دەکەم لە کۆتایی ئەوەکە هەرێمی کوردستان بخۆی بەرپرس بۆ لە ڕابردوو لە تۆکمەنەکردنی یاخود پرچەک نەکردی یاخود لە بۆ دابین نەکردنی موچە و کۆی پێداویستەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ حکومەتی عێراقی لەبەرەوەی کۆی بەرپرسەکانی ئێمە لە بەغدا بوونە نەیانتوانیە دەستەبەری پێداویستەکانی هێزی پێشمەرگەی کوردستان دابین بکەن ئەوەی تر من پێم وایە نیەتێکی زۆر باش هەیە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و ئاراستەیەکێ بتوانرێتن بۆ قۆناغی 4 ساڵی داهاتوو ئاراستەیەکی ئارامتر لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە زائیدەن لەگەڵ پارتی بتوانن بۆ دەستەبەرکردنی ماف و داخوازەکانی خەڵکی کوردستان بتوانن بە یەک ئاراستە بتوانن لە بەغدا هەم لە نێو خۆی کوردستان هەم زائیدەن لە بەغدا بە یەک ئاراستە کار بکەن بۆ دەستەبەرکردنی دەستکەوتی زیاتر بۆ هەرێمی کوردستان ومێد دەکەم خوێندنەوەکەی من پێشبینیەکەی من یاخود ویستی ئەوە بەتەسەوری من ویستی کۆی شەقامی هەرێمی کوردستانە ومێد دەکەم هەردوو حزبی سیاسی کۆتایی بە کێشە لاوەچەکانی خۆیان بێنن بە تموحی پێ وایە ئەو هەنگاوە زیاتر بستە پێش ئەم دەستەبەری بەرپرسێکی ئەوی تر بکاتن کۆتا بەو مەلەفە بێتن بۆی بتوانێت ئەو قۆناغی ئێستا تێداینە بە تایبەتی 150 لە ڕفراندۆم 150 زائیدەن ینی هەم خاک و هەم نەتەوەمان لە دەستدایە ومێد دەکەم قۆناغی داهاتوومان لە ئێستا بۆ داهاتوو بۆ 4 ساڵی داهاتوو قۆناغی ساڕێژی برینەکانمان بێتن کە هەردوو حزبی سیاسی ڕۆڵی سەرێکی تێدا بینن بۆ ئارامکردنەوەی شەقامی کوردستان و زائیدەن دەستەبەرکردنی ماف داخوازەکانی کوردستان
دەست خۆش کاگێ ڕەشادجیان بەڵێ کاگێ حەسەنیانی وەکو دوا پرسیاریش بۆ بەڕێزت نێوماڵی کورد زۆر گرنگە وەکو کاگڕەشاد ئاماژەی پێدا بە تایبەتی نێوانێشێتی و پارتی لەم قۆناغەدا زۆر باش بێ و زۆر نزیک بن لە یەکەوە و ئێمە زانین کە لە کۆتای مانگای هێزەکانی ئەمریکا کشێنەوە لە عێراق بەڕاستی ئەمەش گرفتێشێکی گەورە و پێویستە خۆ ئامادەکردنیشی باشتر لە هەرێمی کوردستانەوە هەبێ بۆ ئاراستەیە دواوتت لەم بارەیەوە چیە؟ ئێمە بەڕاستی لە ئێستاوە بۆ ئایندەیەکی نزیک سێ گرفتی گەورە لە بەردەم سەرکردایەتی سیاسی کوردایە. خاڵی یەکەمی ئەوەیە بەداخەوە تا ئێستاکە ئێمە یەکدەنگ و یەک ڕیز و یەکگوتار نیمان. خاڵی دوام جموجۆڵی داعش و داعش خۆی لە ڕووی چەندایەتی و چۆنایەتی و لە ڕووی فۆرمەوە لە ڕووی ئامادەکاریەوە لە جموجۆڵێکی تازە و لە قۆناغیشی تازایە داعش و هاوشێوەکانی ئەمە دوو. سێ کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سیویەکی ئەم مانگا بۆشاییەکی گەورەتر دروستەکە. چوار مانەوەی ئەو بۆشایی ئەمنیەی لە ناوچە جێناکۆکەکان و ئەمەش بۆ خۆی خاڵێکی ترە. خاڵێکی تر بەداخەوە نیەت و بێمتمانەیی لایەن حکوومەتی عێراقیەوە یان بەشێک لەو هێزانی کە هەیە بەڕاستی هەر یەکێک لەم خاڵانە بۆ خۆی هەڕەشەیەکە بۆ سەر ئایندەی نزیکی عێراق و هەرێمی کوردستانیش. لێرەوە خاڵی یەکەم کە زۆر گرنگە ئەوەیە کە لانی کەم دەبێت قیادەی سیاسی کورد و هەردوو حزبی گەورە دەبێت هەم گوتاریان بۆ ئەو ناوچانەوە بەرامبەر نەیارەکانمانەوە بەرامبەر حکوومەتی عێراق یەک بخەن و هێزی پێشمەرگە لە ڕووی چەندایەتی و چۆنایەتی و ئامادە تر بکەن و هەموو کەرەسە و پێداویستەکانی بخەنە بەردەست. خاڵێکی تر ئەوەیە داعش بە ئاسانی بنەبڕ نابێ و تا دێ داعش کێرفی داعش وەکوتم لە ڕووی چەندایەتی و چۆنایەتی و زیادەکەەوە و ئەمریکیەکان و هاوپەیمانان بکشێتەوە مەترسی ئەوان زیاترە بێ و خاڵێکی تر کە زۆر گرنگە دەبێت لەگەڵ بەغدا وەکو 2010 نەبێ بۆ پۆست نەچین بۆ بەغدا بۆ خاک بچین و بۆ ئایندەی بە تایبەتی ناوچە جێناکەکان و ئەو قوارەی کە هەمانە بەو ئومێدەی ئەو خاڵانە بەرچاو بگیرێ بۆی ئەو هەڕەشانی کە باسم کرد کەمتر بن لەسەر هەرێمی کوردستان و بتوانین ئەم قۆناغشە تێپەڕێنین کە هەمومان پێمان وایە ئایندە تۆزێ تەڵخە و ئایندەی عێراق لە جێژاوێکدایە ئەگەر باش خۆمان ئامادە نەکەین و باش خۆمان ساز نەدەین ڕەنگە زەرمەند بین. سپاس بۆرێک لە برانی بەڕێزم کاک حەسەن بارام چاودێری سیاسی کە لە ستۆدیۆ لەگەڵ ما سپاس دەکەم. هەراو سپاس بۆ برای عزیزمان کاک ڕەشاد گەڵاڵی جێگیری لە پساوی مەڵبەندی سێیشێتی نیشتیمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ ما سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.